دێنە سەر پرسیاری هەژدەممان هەیە. پرسیاری هەژدەم ئەڵێ چ سێت هەیە، ژمارە سێ. هەر کاتێک ژمارەشی تەنیا دیت ئەوانە پێیان ئەوترێ ژمارەی تەنیا یاخود تاقانە. هەمیشە دەبنە چ دەبنە ژمارەیەکی ڕێژەی سالب یاخود موجەبی، دەبتە ژمارەیەکی ڕێژەی. لە بەچ دەبتە ژمارەی ڕێژەی؟ چونکە ژێرەی هەر ژمارەشی تەنیا ژێرەکەی چەندە؟ یەک، کەواتە ڕاستەوخۆ بۆ ژمارەشی کرد وەشوەی لێ هاتێ. ڕێژەیە هەروە چیت کەیە؟ ڕاستیشە. لەبەر چی گوتمان هەر ژمارەك ڕێژەی ناڕێژەی بێر دەبێتە چ؟ ڕاستی. چیت کەیە؟ دەبیشێت چ؟ ژمارەشی سروشتی. ژمارەشی سروشتی گوتمان ژمارەش سروشتی پێک دێت لە چ؟ سفر و ژمارە موجبەکان. سێ ژمارەشی موجبە کەواتە دەبێتە سروشتی. هەروەها چیت کەشە؟ ژمارەشی تەواویشە. لەبەر چی؟ چونکە گوتمان ژمارە تەواوەکان ژمارە سالب و موجبەکان دەگریتەوە. پرسیاری 20م هەیە. پرسیاری 20 ئەڵێ چ؟ ڕەجی سالب 16 لەسەر سالب 4. لێرە ڕەگت هەیە. چ لە ناو ڕەجیە؟ سالب، کەواتە ڕاستەخۆ ئەڵێ چ؟ ناڕاستی.